لە دەرهێنەرە گەنجەکان توانیویانە یاخود سەرقاڵی خۆ پەروەردەکردن لە بواری هونەری سینەمادا و توانیویانە کارەکانی خۆیان بەرهەم بهێنن و بەشداری بکەن لە فستیڤاڵە جیهانیەکانی کە تایبەت بە نمایشکردنی فیلم یان کورتە فیلمە سینەماییەکانە. شارۆ شۆڕش یەکێک لە دەرهێنەرە گەنجە کچەکانە کە هەوڵی داوە کاری دەرهێنان بۆ کورتە فیلمێک بکات. کورتە فیلمەکەی ناوی کلیلەکەیە کە توانیوێتی بەشداری پێ بکات لە یەکێک لە فستیڤاڵەکانی وڵاتی بەریتانیا و توانیوێتی خەڵاتێک بەدەست بهێنێت کە خەڵاتی باشترین ئەکتەرە. ئەم کلیلە ئەشارمەوە ئەگەر تۆ دەزیتۆ ماجێکی گەورە گەورە دێنێ. کورتە فیلمی کلیلەکە خەڵاتی باشترین ئاکتەر بەدەست دەهێنێت. فیلمەکە باز لە باوک و کچێک دەکات کە بە تایبەتی لەسەر ژیانی باوکەکە ئەڕوات کە باوکەکە خاوەنی کچێکی منداڵ بوو لە ئێستادا لە دەستی داوە. هۆکاری مردنەکەی جگەرەکێشانی بەردەوامی باوکەکە بووە کەوای کردووە منداڵەکە تووشی شێرپەنجە ببێت و بمرێت. بەمەش باوکەکە کەوتۆتە وەهم و خەیاڵەوە و بەردەوام وا هەز دەکات کچەکەی لەگەڵیدا دەژی و هەموو کات کچەکەی یەتە بەرچاوی و باوکەکە هەز بە تاوانباری دەکات لە بەرامبەر ئەو ڕووداوەی لەسەر کچەکەیدا هاتووە. ئەم کورتە فیلمە لە نووسین و دەرهێنانی شارۆ شۆڕشە لە ئێستادا ئەو فیلمە خەڵاتی باشترین ئاکتەری لە فستیڤاڵێکی ژنانی وڵاتی بەریتانیا بەدەستهێناوە.